ئەگەر بچینەوە بۆ ڕابردوو بۆ ساڵی 1990 کاتێک کە گەلی کورد لەم ناوچەیە بۆ خۆی ڕاپەڕی و لە دەستی ڕژەمی بەعەس ڕزگاری بوو، یەکێتی و پارتی وەک دوو قەواری سیاسی یا وەک دوو دەسەڵاتی سیاسی کە لەگەڵ وڵاتە ئەقلیمیەکانە ڕێکەوتن. یەکەم ئەوە بوو کە ئەبێت ئەو هێزە بەهەڵسکارانەی کە ناڕازین بەرامبەر بە وڵاتەکانیان لە سنوورەکانە نەیهێڵن، وەکو بڵێن حیزبی دیموکرات و کۆمەڵی ئێران و ئەمجارە پەکەکە لەو سنوورانە نەمێنێت، ئەوە بوو شەڕی ناوخۆ هەڵگیرسا. لە حیزبی دیموکراتیان گواستەوە بۆ کۆی و بۆ ناوچەکانی کە قەتیسیانمان لە ناوچەیەکە بۆ ئەوەی کە کزۆڵیان کەن و تەواوی هیچ دەسەڵاتێک و هەتا نینۆکیان کردن بەمانای کەلیمەکەی با بڵێن باساڕێکە بڵین نینۆکیان کردن کە هیچ دەسەڵاتێکیان نەمێنێت. واتە ئەم دەسەڵاتی کە ئێستا هەمانە بە ناوی یەکێتی و پارتیۆ کە شتێک من باوەڕم بەوە نیە شتێکە بێ بە ناوی حکوومەتەوە، چونکە حکوومەت بۆ خۆی هەمیشە بەرژەوەندیەکانی یەکێتی و پارتیە پارێزێت، واتە شەرعیەدانە بە ناشەرعیەکانی یەکێتی و پارتی نەک بۆ حکوومەتێک بێت کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە، چکە وەسی خەڵکەی بینین ئەگەر حکوومەتێکی ڕێک و پێک و تۆکم و باشمان هەبوایەوەنەوە. ئێستش کە ئەم داخستنی دەواازەکانی سمێڵکەوە ئەمانە بۆ خۆی سیرەکەی بەشێکە لەو سیاسەتە ڕابردووی کە هەیان بۆ یەکێتی و پارتی بەرامبەر بە مەعارەزەکانی کە بەرامبەر بەو حیزبە بەرهەڵسکارانەی کە چی ئێرانی بن چ مەسەلەن بڵین تورکی بن کە شەڕی ناوخۆیان لەگەڵ هەڵگیرسان و زۆربەی زۆری سەرکردەکانیشیان لە ڕێگەی ئیطلاعات و میتی تورکی و ئەمانەوە هەمویان لە ناو بران و کوژران. ئێستش لە ڕۆژهەڵاتە خەریکە دەواازەیە یا بڵێن ئاسۆیەک هەڵیەت یا شتێک ڕوەدات، ئەمان هەر لە بەرژەوەندیەکانی حکوومەتانی تورکیا و ئێران و عێراق و بەشەکانی کە ئەو نێودەوڵەتیش بۆ خۆی کارەکەن و دەیانەوێت ئەو حیزبانەی ڕۆژ ئاوای کوردستان کزۆڵ بکەن وەکو حیزبەکانی ئەم ناوچانێکە کە هەمانە ئەمەی سیاستێکە لە بەرژەوەندی کوردانیە بەرکو دوژمنکارانە و ستەمکارانەیە بەرامبەر بە گەلی کورد لە هەر پارچەیەکە وەکو چۆن ئەماستەمکارن بەرامبەر بەم بەشەی کوردستانی خۆمان کە ئەوان دەسەڵاتی سیاسیان هەیە بەسەریا ئەیانوێ بە هەمان شێوە دەسەڵاتێکی ستەمکارانش بسەبێنە بەسەرەوەچەنەوە کوسۆڵیان کەن بۆ دوژمنەکانی خۆیان بە خەیری ئەو میشتێکەی تیان نابینم. یعنی زۆر عیبە بۆ دەسەڵاتی کوردی کە هێزی ئەمریکی بێتە چواب لەسەرەوەی بڵێ بە مانگی دووجار تۆ دەرواسە بکەیتەوە. باشە ئەم بڵێن بڕیارە ئەگەر حکوومەتی هەرێم بۆ خۆی دەری بکات بایتر لەوە زیاتر مەسەلەن بەرژەوەندیە ئیقلیمیەکان لە بەرچاو نەگرێتی وڵاتە دوژمنە کارەکانمان چ تورکیا بێت چ ئێران بێت بتوانانی بۆ خۆمان بۆ بەرژەوەندی گەلی کورد کار بکەین. بەڵام حی بەداخۆ سیرەکە ئەم حیزبانە بۆ دروست بوون کیانی کورد لە ناوبن نەکیان بۆ کوردستکەن بۆەوە دروست بوون کە کورد لە ئەساس و لە ڕێگ و ڕیشەوە دەربیانە نەک بیانوێت ئاسۆیەک بۆ کورد دروستکەن و بیانوێت خەونەکانی کورد بێنەدی. من هەرەوەی تیابەتی یەکەم و هیچ شتێک چاوەڕوانی لەم دەسەڵاتی یەکێتی و پارتی ناکەم بیانوێت بۆ بەرژەوەندی کورد کار بکەن، بەڵکو هەمیشە کاریان کردووە بۆ لە ناوبردننی کیانی کوردی نەک بۆ دروستکردنی کیانێکی کوردی لە شوێنە لە هەر لایەکی شاو لە هەچ پارچەیەکی کوردستانە ئەگەر شتێک ڕووی دابێت ئەمان ڕاستەوخۆ هەوڵیان داوە لە ناوی بەنووبوو پێکێن بیپوکێنەوە و تەنەزولی پێبێنن بۆ دوژمنەکان. بە خەیری بڕیارێکی دوژمنکارانە نەبێ هیچ شتێکی کە دوژمنەکانیشمان مەسەلەن بڵین هەوڵەدەن دەروازەکان دابخەن، هەوڵەدەن بۆ ئەوەی برسیمان کە تا تەنەزول بێنی. بەڵام ئیرادەی ئەو میلەتە لەوێ زۆر لەوە بەهێزترە. چکە ئێمە کۆبانێمان لە بەرچاوە بوو کە چۆن بەرەنگاریان کرد و چۆن توانیان سەری بکەون و خەونی ئەو دوژمنانش لە گۆڕ بنێن. دڵنیاشتانەکەم ئەمیش بۆ خۆی بێت جۆرێک لەو سیاسەتە بۆ گەنەی کە بەرامبەریان بەکاری هێنێت. بەڵام ئەمە حیف بۆ گەلی کورد کە بەدەستی خۆی ئەوێت سنوورەکان لە یەکتریدا بخات، ئێوێ یەکتری برسی بکات، چ لە ڕووی ئینسانیەتەوە چ لە ڕووی دینیوە هیچ پێوەرێک نایگرێتەوە، بەڵکو دوژمنکارانەیەکی زۆر ناتەندروست زۆر نائینسانیانە زۆر نادینیانەی شە تا ڕادەیەک تۆ بتەوێت میلەتێک برسی بکەی لە پێناویەوەی تەنەزول بۆ دوژمنەکەی خۆی بکات. خۆمان ئازانین هەموو شتێک ڕوون و ئاشکرایە پارتی لە ڕۆژاوا لە ڕێگەی دروستکردنی حیزبێکی سەر بەخۆیش ئەنە کەسەیە کە سەر بەخۆیەتی دەیەوێت ڕەوشی ڕۆژاوا تێک بدات. ئێمە ئازانین کە لەوێ ئەمانەیە یاسا هەیە قانونەیە هەواڵانی پێدا حکوومەت ئەبن بڕێەوە جەماعەتی ئەنە کەسەیش هۆکاری سەرەکین بەڕاستی بە قەنەعاتی من پێم وایە ئەوانن ئەم ڕۆشەنا لەبارەیان دروست کردووە ئەوەی کە پارتی ژێکا بەڕاستی ئەمە شەڕێکە لەگەڵ ڕۆژئاوا بەڕاستی ئەوان ئەزمونیانەیە هەر لە پێشتریش ئەم شەڕیان بە ئەنوە ئەشێوە ڕاگەیانەوە شەڕی ئایدۆلۆژی و شەڕی ئابووری
شەڕی سیاسی و ئایانەوێ ئەم شەڕە بە ڕۆژاوا بفرۆشن لە ڕێگەی تورکیا. من پێم وایە تورکیا و پارتی هەردووکیان هاوتەری بن بۆ تێکدانی ڕۆژاوای کوردستان، بۆی ئەو دەربازانیش دوجار خەڵک زیانمەند دەبێت کە من پێم وایە ئەوەی کە پارتیەکە بەڕاستی کارێکی نامرۆڤانەیە، بەڕاستی دوورێ لە هەموو باعەکانی قیمەی ئەخلاقی سیاسی و ئینسانیش بەڕاستی. بۆیە پارتی لەم شەڕی سیاسی و ئابووریە سەرکەوتوو نابێ و شکستێنێ و شکستی شێناوە، چکە بەڕاستی ئەو هەمیشە ویستوتی لە ڕێگەی ئەنە کەسەوە ڕۆژی ڕۆژاوا تێک بدات. خۆمانە بینی ئەنە کەسە دروستکراوی پارتی و تورکایە، خۆمە ینی شتێکی ڕوون و ئاشکرایە. ئەنا ئەو هێز و قووەتێک کە پێدە هەیەی لە ناو جەماوەرەوە جەماوەر پێشگیری لەکە. بۆیە من هەمیە گەڕێنمە بۆ ئەنە کەسە و پارتی و تورکیاش بەڕاستی ئەمە سێ لە ینی سەرەکین کە دەیانەوێت ئابڵوقەیەکی ئابووری بخەنە سەر ڕۆژاوا و لەمەی شاشکستێن ئەومان پێڵێ کە جاشایەتی و نۆکەرایەتی تر بەسە بەڕاستی ئەوەی کە پارتیەکە تاوانێکی قێزەونە ناشرینە. بۆیە پێویستە خەڵکانی بیرمەندی ناو پارتی کە باش بیر بکەنەوە کە ئەوەی کە ئەوان کردویانە بەڕاستی کارێکی ناشرین و قێزەونەوە دوجار خەڵکی سیڤیل زەرەکات. وایە پێویستە ئەو دەواازانە بکرێنەوە بۆ ئەوەی کارەساتی مرۆی لێ ڕوونەدات، چکگەر ئەم دەواازانە بەداخرایمێنێتەوە کارەساتی گەورە ڕوەدا بەڕاستی. بۆیە پێویستە پارتی بڕارێکی ئاقلانە بدا بەڕاستی و واز لەم نۆکەرایەتی بێنێ بۆ ئەو وڵات. پێویستە ئەو خەڵکانی ناو پارتی کە پۆستی باڵیان بەدەستە بڕیار بدەن بۆ ئەوەی کە چیتر ئەو خەڵکە لێ سزا نەدرێت، ئەوە سزای ئابووریە درێت، ئەوە سزایە کە بەڕاستی دوجار خەڵکی سیڤیل زەرەکە